بۆچی ڕۆژوگرتن فەرز کراوە؟ بەرووبوومی ڕۆژوگرتن چییە؟ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ڕۆژ و پاکەرەوەیە بۆ دەروون، ڕۆژ و هۆکارە بۆ پاراستنی چاو و ئەندامەکانی دیکەی جەستەمان و گێڕانەوەی تەندروستیەکی باشە بۆ ئەو ئەندامانەی کە پێشتر دەستی ئارەزوو شەیتان لێیانی بردبووین. ئەم پەرستشە هۆکارێکی گەورەیە بۆ لە خواترسان و خۆپاراستن لە تاوان. ڕۆژ و دەژمێردرێت بە باشترین جۆری جیهادی نەفس کە سروشتی ڕاستەقینەی نەفس دەپارێزێت و دەیگێڕێتەوە بۆ لای دروستکەر و بەدیهێنەرەکەی خۆی و ناهێڵێت سەرکەشی بکات. پێغەمبەری خۆشەویست دەفەرمێت ڕۆژ و قەڵغانە، هەر کاتەیەکێ لە ئێوە بە ڕۆژوو بوو با ئەو ڕۆژە قسەی نابەجێ نەکات و تووڕە نەبێت. ئەگەر کەسێک جنێویشی پێدا یان جەنگا لەگەڵیە با پێی بڵێت من کەسێکی بە ڕۆژووم. هەر بەهۆی ڕۆژۆوە مرۆڤ دەتوانێت دواز لە خۆ ناشرینەکان بهێنێت و بڕیار بدات هەرگیز نەچێتەوە بەلایاندا. جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لێبێت دەفەرمێت ئەگەر بە ڕۆژوو بوویت باگوێت و چاوت و زمانت بە ڕۆژوو بێت لە درۆ و خراپە وەمەهێڵە ئەو ڕۆژەی بە ڕۆژوونیت و ئەو ڕۆژەی بە ڕۆژوویت هاوشێوە بن. ڕۆژ و هانمان دەدات کارە چاکەکان زیاد بکەین، هاوشێوەی بەخشین و نوێژ بەرپاکردن و قورئان خوێندن و هەموو جۆرە بەندایەتیەکی تر. فێرمان دەکات دنیا بەکەم بگرین و هەوڵەکانمان بۆ دوا ڕۆژ چڕ بکەینەوە. بۆیە لە بەهەشدا بە ڕۆژوەکان دەوترێت كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية کەواتە بە ڕۆژوو بن بە ئومێدی چوونە بەهەشت.